خۆتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیزی شارپرس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین وەک ئاشکرایە لە ماوەی ڕابردوو قەیرانی خاص دروست بووە لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان پارێزگای هەڵەبجەش هاوشێوەی شار و شارۆچەکانی دیکە ئەم کێشە و گرفتە هەیە ئەمەش بووە هۆی ناڕەزایی هاوڵاتیان و فرۆشیارانی خاص وەک لە دیمەنەکاندا دیارەکە ژمارەیەک لە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە من لە یەکێک لە کارگەکانی فرۆشتنی خازم کە هاوڵاتیان خۆیان دێنە ئێرە و خاستەکان دەکڕن ئەمەوێت لە ساری خۆیانێ بزانم سڵاو لێ بێدەم کاتت باش ئێوە گرفتان چیە لە ئێستا گرفتەکەی ئێمە ئەوەیە غازەکە نایە بۆ مەعمەل غازەکە کەیەت هەفتەی جارێک یەک باریەت بۆ مەعمەل بەشی هاوڵاتیان ناکا بەشی ئێمەش ناکا بۆ نمونە 5 ڕۆژ جارێ من حیسەی غاز وەرەگرم ئەو حیسە غازە 50 بتڵە یان 60 بتڵە جاران من 700 بتڵم وەرگرتووە ئێستا فریای هاوڵاتیان ناکەوێت بەشی هاوڵاتیان ناکا اینجا ئێمە خەڵک داوای غاز لە ئێمەکە مەسەلەن بۆ منە ڕۆژی 6-7 تەلەفۆنم بۆیە من غاز نییە بیدەم بە هاوڵاتی ئەسە ئێمە 5 ڕۆژە ئەمڕۆ غازمان بۆ هاتووە ئەم ڕۆژ یعنی ئەوە تا 50 بتڵیان ناوە بە من ئەم 50 بتڵە ئێم بە 50 هاوڵاتی تر دوای نییە بیەم بە خەڵک بەشی شارەکە ناکە ئەو حسەکە ئێستا بۆتان دیاریکراوە چۆنێکە ئیسە بۆ نمونە من 6 بتڵیان ناوە پێم 50 تا 6 بتڵە بارم نەکردو هێشتا ئەم 50-6 بتڵە ئێم بە 50 ماڵ ئیتر کۆتایی پێ تا 5 ڕۆژیکە تا 5 ڕۆژیکە من غازم نییە بیەم بە کەس قەت هەبوو تەلەفۆنی بۆ بکەن و کە داوای ئەو بکەن کە خاسیان بۆ بەریت و نەمابێت باوەڕ کە شەو ڕۆژێ 200 تەلەفۆن بۆ منیت خەڵ خۆی ناڕەحەتی لەگەڵ ئێمە کا تەلەفۆنەکە بۆ من داوای غازەکە ئێستا من کە ئەم ئێوارە ئەو 50-60 بتڵم تەوزیعکە تەلەفۆنەکەمە کوژێنمەوە حتا 4 ڕۆژیکە چکە غاز نییە بیەم بە هاوڵاتی ئەو غازە حسە غازەی کە ئەگاتە کارگەکان کەمە ئێوە بریکاران داواتان کردو لەلایەنی پەیوەندیدار کە بەدەم کێشەکەتانەوە بێت ئێمە خۆمان ڕۆشتینە بەردەم قایم قامێتیش داوامان کرد بەڵام پێم وایە کێشەکە سەرتاسەری کوردستانە بڵین لە هەموو کوردستان غازەکە کەم بووە تۆ بەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکاندا دیارەکە ژمارەیەک لە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە خۆیان غازەکان وەردەگرن بزانین هاوڵاتیان چیانە سڵاو لێبێت کێشەی ئێوە چی لە ئێستا وەڵا کێشەی ئێمە وەکو وەکیلەکانی غاز کێشەی ئەومانەیە هەموو ڕۆژێ غازمان با کردووە ئێستا هەفتەی جارێ غازمان لەدەنێ هاوڵاتیش داوای غازمان لێکە غازمان بۆ دابین ناکەن بەڕێز نوێنەری قایم قامەتی هەڵەبجەی شەیدیش ئەڵێ لە فەیسبووکە بڵاوی ئەکات و ئەڵێت کێشەی غازمانی ئەو هاوڵاتی خۆدا مەچای خۆدا نەبین نەکە کێشەی غاز نەبێت چۆن غاز خەڵک ئاواتێت بۆ مەعمەلەکان و بتلێگەنێ بەشانیوە و ئێوارە وچوانە غاز سەوزیەکەن فەقیرە هاتووە لە شوێنێکی دوورەوە لە وڵاتیانەوە هاتووە سیارە 1200 بەس کرێ بەنزینی داوە هەم دووبارە نیان داوە هەم بەیانی داویانەتی غازەکە دەڕاستیان دانی بت لە غاز دەسەر هاوڵاتیەک بگاتە دەستی ئەمە ماگاتە دەستی هاوڵاتی بە 1500 دینار ئێستا هەر ئەوت لە غازێک لە مەعمەلەکە وەرێگرێ بە حساب 1000 دینار 11000 دینار لەسەر هاوڵاتیەکەوێت حساب کە 11000 دینارەکەوێت لەسەر ئەو هاوڵاتیە مەتەعداوە دوو جار هاتووە کاوڕای سارێکی بێ بای 2030 دینار بەنزین خۆت مەبەستمەوەیە بای 2030 دینار بەنزین سەر بکات تا بت لە غاز وەرەگرێت ڕۆژێکی لە ئیشە بێت ئەگە کرێکاری بکە نابێ بڕم بۆ کرێکارەکەی لەبەر خاتری ئەوەی کە نەچێ بە کرێکارەکەی لەبەرەوەی ئەوت لە غازی دەستکەوێت ئێوە داوا لە هاوڵاتیان داوای لێ کردوون کە بتڵەکانتان بۆ بەرنە ماڵەکانیان خۆیانیانە ئێرەوە هەرچی مەعمیلمانێ هەمووی گلەیمان لێ کات هەمووی ناقی ناکەم زەلام هەبووە مەعمیلم بە 15 ڕۆژ غازی نەبووە غازێکی نەکردووە لە وەکیلی کە لەبەر خاتری ئێمە ئێستا غازەکەمان بۆ دابین ناوێ ئەوان گلەیمان لێکەن قسەمان پێڵێن حەقیشیانە لە ڕاستیە ئێمە مەمنونی ئەو هاوڵاتیانە کە ئێستا قسەشمان پێڵێن لە ڕاستی حەقی خۆشیانە چونکە ئەوان ئێمە وەکیلی ئەوان بووین مەعمیلمان بووە وەڵی ئافرەتی بەڕێزە بووە 2 ڕۆژ 3 ڕۆژ غازی نەبووە لەبەر من غازی نەبرۆ دەوەڵی 15 ڕۆژە تەلەفۆن مەقابەت لە غازم بۆ نەبرۆ تا ئێستا ئەوە 6 ڕۆژە غازم بۆ نەگرۆ تا ئێمڕۆ بە تەعداوە قسەکەم دەست و خۆش یاخوا بەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکاندا دیارەکە ژمارەیەک لە هاوڵاتیان لێرە ئامادەن و دەیانەوێت غازی خۆیان وەرگرن وەک لە دیمەنەکاندا دیارەکە هاوڵاتیان پەیتا دێنە ئێرە دەیانەوێت خاس وەرگرن ئەوەی کە ئاشکرایە کە ژمارەیەک لە هاوڵاتیان خۆیانەوێت کە غازەکە وەرگن چکە بریکارەکانی غاز نایەنە ئێرە ناتوان بڕن بە نەوگەڕەکاندا بگەڕێن کاکە سڵاو لەبێت ئەتوانێت قسەمان بۆ بکەیت سڵاو لەبێت کێشەی ئەوە چی وەک هاوڵات وەڵای کێشەی ئەمە وەک هاوڵاتی کەمی غازمان بۆ نایە هەفتە یەک کاروان غازێتە هەڵەبجە بەشی سناکە نە بەشی وەکیلەکە نە بەشی ماڵانەکە جاران چەند ڕۆژ جارێ هات جاران لە هەفتەیەکە 3 کاروان غازمان بۆ دێستا غاز نایە
ئیمشەو خازمان بووە تۆ خازمان بۆ تەوزیەکە جەنابی قایم خام ئینی کردو تێتی خازەکە با تەوزینەکە بکرێتە ڕۆژتەش کەوتە ڕۆژەم خەڵکە زۆرە هاتۆ لێرە نەبەشی خەڵکەکە نەبەشی هاوڵاتیەکە نەبەشی ئەم وەکیلانەیەکە حج ژێرمان نەماوە بەدەست تەلەفۆنی خەڵکۆ من تازە دەستم کرۆ بە خاس فڕۆشە نزیکەی 500 نام بووە تۆ شەو ڕۆژ تەلەفۆنم بۆ دو سیم کارتە ئەم داخەوە تەلەفۆنە ڕاستەوە سەیری کرد تەلەفۆنەکە ئەڵم کاکە وەرە خازەکە تێکە کابرا ئەڵێ کاکە ئێمە 10,000 خۆمان خاستێکن کاکە 10,000 لە کراوە بە 8,000 لە معاملە وەرە خۆ خازەکە تێکە نایەتی کات کابرا لە 2 ساعات هاتووم لێرە لە سەری خازەوە سام تێی نەکردووە گەڕێتەوە ئێمە گیرمان خۆردە نازان چی بکەین وەڵا نرخەکەی هەر ئێمە لە کۆڵانەین بەهشتونی و لێرەشە لە معاملە درێ بە 8,000 هیچ درۆیشە خەڵکە لێ درا بە 10,000 و درا بە 11,000 و شتێک هیچ ئەسڵێکی وان نییە بەس غاز هەبێت نییە بمان لە ڕاستە بۆ ئێمە نییە کێشەی خاز لە ئێستا بەرەو چارەسەر بوون ئەڕات لە کێشەی خاز لە ئێستا بەرەو چارەسەر وەڵای درێ بەرەو چارەسەرکردن ناکوات ئەوە چارەسەرکردنە لەسەری کەم خەڵکەوە گەزانەوە چارەسەرە ئەگە چارەسەرە بیاوە بێدادە هەر بەخۆ دەڵێم ئەوکی چارەسەرە من لە باینە لە ساعات 4 هاتوومەوە سارەکەم هێشتا غازم وەرە نەگرتووە وەڵا داواکاری ئێمە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستانی داوامان لە ئیداری هەڵەبجە شەیدەیە شتێکمان بوو بکە هەر گەورەترین ئەزمە لە هەڵەبجە شەیدایە بڕا غازمان بۆ بێنە کاکە هاوکاری ئەم ساحێ معاملانە بکات وەرەقی شتێکیان بۆ بکە ئاسانکاری جا ممکن تا ئێمە غازمان بۆ بێت بەڵێ بەڕێزان وەک لە دیمەنەکاندا دیارە کە هاوڵاتیان دێنە ئێرە و غاز بۆ خۆیان دابین دەکەن وەک لە دیمەنەکاندا دیارە کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان سەری خۆیان گرتووە یەکێک لەو هاوڵاتیانە باسی لێوەکەی کە لە کاتژمێر 4ەوە هاتوۆتە ئێرە کە بتوانێت غازی خۆی دابین بکات ئەمە لە کاتێکدایە کە لە شاو و شارۆچەکانی هەرێمی کوردستان کێشەی سوتەمەنی یاخۆت غاز هەیە و لە ماوەی ڕابردوشدا ژمارەیەک لە هاوڵاتیان و ژمارەیەک لە فرۆشیارانی غاز گربوونەوە لە بەردەم قایمەتی هەڵەبجە داوای دابینکردنی بڕی پێویستی غازیان کرد بەڵام وەک خۆیان باسی دەکەن لە ئێستاشا ئەو کێشە بەردەوامی هەیە و خۆیان هاتوونەتە ئێرە بۆی غازەکان دابین بکەن.